دیارە لە سەرەتای ئەم ساڵەوەتا لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵی 2017 ئاماری سنووری بەڕێوەبەرەتی گشت تەندروستی ڕاپەڕین بەم شێوەی خوارەوەیە. لە ماوەی ئەم 6 مانگەدا 180,000 کەس سەردانی مەڵبەند و نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان و ئیستیشاریەکانی سنوورەکەیان کردووە کە بەم شێوەی خوارەوەیە. 18,690 کەس لە نەخۆشخانەکانی سنوورەکە داخل بوون واتە ماونەتەوە. 52,380 کەس سەردانی ئیستیشاریەکانی سنوورەکەیان کردووە. 23,916 کەسیش سەردانی بنکە تەندروستیەکانیان کردووە. هەروەها 82,141 کەس سەردانی مەڵبەندە تەندروستیەکانی سنوورەکەیان کردووە. هەر لە ماوەی ئەم 6 مانگەدا لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی ڕاپەڕین واتە لەو نەخۆشخانەی سنوورەکە 3,216 نەشتەرگەری بۆ هاوڵاتیان ئەنجام درراوە کە نەشتەرگەری گەورە و بچووک و مامناوەند لە خۆ دەگرێت. لە سنووری بەڕێوەبەرەتی گشت تەندروستی ڕاپەڕین واتە لە هەردوو بەشی منداڵبوون و نەخۆشخانەی مناڵبوونی ڕانیە لە ماوەی ئەم 6 مانگەدا 2,877 منداڵ لەدایک بوون کە 1,455یان لە ڕەگەزی کچە و هەروەها 1,426 منداڵیش لە ڕەگەزی کوڕ لەدایک بووە. لەدایک بوون بە مردووی 31 کەس بووە. هەروەها هەر لە ماوەی ئەم 6 مانگە لە سنووری بەڕێوەبەرەتیماندا 366 کەس گیانیان لە دەستدا و مردوون. بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانەی گیانیان لە دەستداوە بە نەخۆشی جەڵتەی دڵ بە پلەی یەکەم، هەروەها نەخۆشی مێشک بە پلەی دووەم، ئەفو جەڵتەی مێشک بە پلەی دووەم، هەروها ڕووداوی هاتچۆ بە پلەی سێەم تۆمار کراوە.